یازدەمین مارەسۆنی نێودەوڵەتی هەولێر لەژێر دروشمی هەناسەیەکی پاک ڕاکردنێکی تەندروست بە بەشداری نزیکەی 300 ڕاکەر بەڕێوە چوو. ساڵانە مارەسۆنی نێودەوڵەتی هەولێر لە کۆتا هەینی مانگی دا بەڕێوە دەچوو، بەڵام ئەمساڵ بەهۆی بەڕێوەچوونی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دوا کەوت و تەنها ڕاکردنی 21 کیلۆمەتری نیو مارەسۆنی لەخۆگرت بوو. دەبواە 25دا ڕمارەسۆنی نێودەوڵەتی هەولێر ئەنجام بدرێتن، بەڵام بە ناچاری لەبەر پرۆسەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە 20دا ئەنجام درا، بۆیە ئێمە بە ناچاری دوامان خست بۆ ئەم کاتە 27 دوازە. لەم داخستنەدا تووشی هەندێک کێشە و گرفت بووین بە تایبەتی لە بواری سپۆنسەر وانە، بۆیە ئێمە پێمان باش بوو بە هەر شێوەک بی مارەسۆنەکە ئەنجام بدەین لەبەرەوەی ئەوە بۆ مێژوو دەمینێتەوە. جەلیل ناسری ئێرانی لە شاری ئیلامەوە هات بۆ هەولێر و توانی پلەی یەکەم بەدەست بێنێت. ماوەی نیو مارەسۆنەکەی بە کاتژمێرێک و 15 خولەک و 21 سرکە بڕی. حوسێن عیسامیش لە بەغدادەوە هاتبوو، دووەم بوو. حوسێن کیانی ئێرانی سێم و ڕێڤین مەحموودیش لە هەولێر چوارەم بوو. جووری کیزەرسی هۆڵەندیش پێنجەم بوو. سەرجەمیان خەڵاتی داراییان پێدرا. من أول بار بي مسابقات شركتي كم ماراثون من كلن رشتم بو 5000 10000 نيمه استقامت للخلق ايلام بما ولي خوب بدنم آماده بي حجم تمريناتم جوري بي كتوانستم مسابقات آمادگی خوبی. سپاس بخوا هەستێکی ناوازم هەیە، ڕێخستنێکی نایابە لەلایەن ڕێکخراوی ئەربیل مارەسۆنەوە. ئاستایش بۆ خوا پلەی دووەم بەدەستێنا، یاریزانی هەڵبژاردەی عێراقم. من لە ڕۆژهەڵات هاتوومە لە کرماشان، پارێزگای کرماشان، و لەم قارەمانەتی بەشداری کردم و توانستم پلەی سەوەم بەدەستبێنم، بەڵام ناڕازی نیم چون من هەتوانستم بەڕاحەت پلەی یەکەم بەدەستبێنم، چون وامزانم کە کیلومتری ماوە، کیلومتری ئەخیر لێ سەیرم کرد کە یەکسەر دیم کە کوتاییە، بەڵام خوا شکر چون من هینم نییە تایبەتی ئەم مارەسۆنەوانە هینی تایبەتیم نییە لە ینی ساو مەیدان یا گۆڕەپا مەیدان 3000 موانە بەشداریەکەم و بەتەڵی ئاسیام. ساڵانە مارەسۆنی نێودەوڵەتی هەولێر کۆمەڵێک ڕاکردن لە خۆ دەگرێت، ڕاکردنێکیش بۆ خۆشی دادەندرێت، بەڵام ئەمساڵ تەنها ڕاکردنی 21 کیلۆمەتری بەڕێوە چوو. جیاوازە ساڵانی ڕابردوو زۆرترین بەشدار بوو لەم ڕاکردنە بەشداری کردو، ئامانجیان ڕکابەری پلەکانی پێشەوە بوو. حوسێن محەممەد کەناڵی پێام، هەولێر.